سڵاوتان لەبێ بینەرانی 964 من توانە ڕقیم لە هەڵقەیەکی تری سەعاتی سفر گەڕامەوە لاتان دوایین پێشهاتەکان لەسەر ئەو دانووسانەی کە گەڕی یەکەمی لە نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە چووە، دانووسانی تریش لە ڕێگەیە، بەڵام ئەوەی کە باز دەکرێت دانووسانەکە هەندێک شل و شێواوی پێوە دیارە لەبەر نەبوونی متمانە لە نێوان ئەمریکا و بە تایبەت ئێران بە ئەمریکا باز دەکەم. لە لایەکی تریشەوە ئەو کردنەکردنەوەی گەروی هورمز چی کاریگەریەک دروست دەکات و ئاکاری ئەو ناکۆکیانەی کە لە نێوان ئەمریکا و ئێران هەیە بەرەو کوێی دەبات بە نەکردنەوەی گەروی هورمز، ئایا شەڕ دەست پێ دەکاتەوە و ئەم جارە گە شەڕ دەست پێ بکاتەوە چی ڕوودەدات. لە لایەکی تریشەوە بابەتی یۆرانیۆمەکە کە ئێستا یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە ئەمریکا داوای دەکات و حتمما با زەختی ئیسرائیلیش ئەگەر ئەم یۆرانیۆمە تەسلیم بکرێت ڕێکارەکانی گواستنەوەی یۆرانیۆمەکە چۆن دەبێت و ئەو بڕە یۆرانیۆمە پیتێنراوەی کە ئێران هەیەی بەشی چەند بۆم دەکات، بۆچی ئەو مەگەیشت، بۆچی ئاستێکە ئەو مەترسیی دروست کرد لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە بکرێتە یەکێک لە بەهانە هەرە گرنگەکان بۆ لێدان لە ئێران، لەگەڵ زۆر بابەتی دیکەی پەیوەست بە نێوانی لوبنان و ئیسرائیل، ئەوەی کە ئێستا هەیە بۆ یەکەم جار بە خۆتان دەزان لە چەند ڕۆژی ڕابردوودا دانوستانی ڕاستە و خۆ ڕوبەڕوو لە نێوانە و دوو وڵاتە ڕوویدا و ئاستی حیزب الله ئێستا لە چی ئاستێکدایە و ئیسرائیل دەیەوێت لەو وڵاتە بگاتە کوێ. ئەمانە و زۆر بابەتی دیکە بە وردی لەگەڵ جنابی عقید سەلام ئەسەد ڕایۆشکاری 964 بۆ کاروباری سەربازی باز دەکەم. جنابی عقید بەخێر بیتەوە. سپاستانەکەم، خۆشتان بەخێر بێنم. هەر بژیت لەوە دەست پێ دەکەم بۆچی هەرکە باسی ئەم ئاگربەستە دەکرێت هەندێک بە شل و شێوا و ناو دەبرێت ئاگربەستەکە هەر لە دانووسانەکەیەوە تاوەکو کۆی ئەو ماوەیەی کە بۆ ئاگربەست ڕاگەیەنرابوو. ئەم ئاگربەستە بۆ زۆر جێگەی متمانە نییە تاوەکو ێسەش. وەی ئەم ئاگربەستە لە نێوان ئێران و ئەمریکا ئەگەر سەریکەی لە نێوان دوو وڵاتە کە خۆیان بەهێز دانێن، ئەمریکا پۆلیسی جیهانە و بە قسەی هیچ وڵاتێ ناکاتن و ئێرانیش هەروەها خۆی بە پۆلیسی کەندا و ناوچەی وڵاتانی عەرەب دانێتن، لە هەمان کاتە بڕواب کە ئەمانە متمانەیان بە یەک نییە، تایبەتی ئێران، چونکە لە پارەگەر حیساب بکەین لە 12 ڕۆژەکەیە شەڕ مانگی 6 لە کاتی مفاوەزاتە هاینی ئێران لێدرا و ئەم جارش هەر لە کاتی مفاوەزاتە لێدرا و لە ئێستاکەش ئێران بڕوای بۆوە نییە کە لێ نەدرێتن لەم کاتەیە کە لە پاکستان لە ئیسلاماباد مفاوەزاتەکەن لەگەڵ ئەمریکایە. طبعا لێرە هەردوو لە ناگەنە ئامانج لە دانیشتنی یەکەمە، چونکە هەرێکی شەرتی خۆیە، شەرتی قورسیشیان هەیە کە یەکەم جا پێشکەش یەکەن بە یەکتری ئەو خاڵانە مەوێتن، بەڵام معنایەوە نییە لە دانیشتنی دووەمە داعبەزێتن. بۆ نمونە ئەگەر باسی یۆرانیۆمەکە بکەین، ئەمریکایەوێت لە 120 تەخسیب ناکەی 20 ساڵ نایکەی، بەڵام ئێرانەیوت 5 ساڵ، بەڵام ئەمریکا دابەزی بۆ 15 ساڵ، ئێرانیش دابەزی بۆ 3 ساڵ، یعنی تەنازولەکەن لە هەنێ شەرتەکانی خۆیان. دوایەوە ڕێکەوتنی یەکەم جار نابێتن، تۆ وەڵامی گەل چۆنە دەیتەوە، یعنی ئەمریکا کە ئەم شەڕەی کردووە ئەبێ بە سەرکەوتن دەربچێتن بۆی بتوانێ وەڵامی گەلی خۆی بدە ئەمریکا من ئەمەم لە پێناو چیا کرد ئەم شەڕە. ئێرانیش هەروەها ئەم زەرەری پێم گەی کە وڵات و ئێران بوو، هەموو لایەکم و ئێران بوو لە پێناو چیا بوو. ئەم شەرتانی کە ئەمەوێتن ئەبێ جێبەجێ بکرێتن. لەبەرەوە دانیشتنی یەکەم بڕواب کە قەسەر ناگرێت تاکو تەنازولات هەردوو لە هێوا شێواشدا ئەنێن و ئەو کاتە گەنە نەتیجەیەک. دوایەوە ئەم وڵاتانە چێ تەسیریان لێکاتن، مەسەڵەن ئەمریکا چ وڵاتی ئەتوانێت تەسیری لێ بکاتن پێی بڵێ لە داعشی. ئەمە شەڕی پاکستان و هیندستان نییە، 4 ڕۆژی خایاند، یەکێکی سەر بە ئەمریکایە هند، یەکێکی سەر بە چینە پاکستان، هاتنە ناوەڕاست دوو وڵاتی زەبەلاح شەڕەکە ڕاگرن، دوو وڵاتی ئۆتۆمین نابێ بگاتە ئەو ڕادەیە، بەڵام بە نسبەتی ئێران و ئەمریکا جیاوازە. بەڵام ڕێکمە بەستم لە شل و شێواوی لە ئاگربەستەکەدا، یعنی پێشتر بینیومانە کە ئاگربەست ڕاگەیەنرا حتا ئیسرائیلی شەگەر لەگەڵ مەسەلەن حیزب الله یان لەگەڵ لایەنێکی ترا ڕای بگەیەندایە، بۆ نمونە رووسیا لەگەڵ ئۆکرانیا بە مودەی کەم ئاگربەستی ڕاگەیان. ئیتر لەو ماوەیە جەوەکە زۆر کشوماتە بوو، پابەندە بوون بە ئاگربەستەکەەوە، بەڵام ئەم ئاگربەستە جیاوازەکەی ئەوەیە کە یعنی سیقە نییە کە ئاگربەستەکە دەبرێتە سەریان، حتا لە سەرەتای ئاگربەستەکەەوە هەندێک هێرش و تەقوتۆق کرا. بەڵێ لە یەکیاندا ڕاستەکەی
سیقە نییە لەمەیە ئەو وڵاتانە کە بڕیارە دەن ساحێبی بڕیاری خۆیانن ئەگەر پۆتین بێتن لەگەڵ ئۆکرانیا بۆ نمونە پۆتین شخصیەتە ناسراوە لە جیهانە یعنی کە بڕیاریدا تەواو وڵات هەمووی وسکتە بێتن زلێنسکی سەر بە ئەوروپا و ئەمریکایە کە فەرمانیان پێیدا ڕابوەستە زلێنسکی ڕائوەسێتن بەڵام تۆ ئێران فەرمان بە چی ئەدەی لە ناو ئێرانە بە پزیشکیانە یان عێراقچیە یان قالیبافە یان سوپای پاسدارانە هەیە بۆ خۆی ئیشەکاتن ئەم موشکتی ئەگرێتن دوایە یەکێ لە شەرتەکان ئەگەر باسی بکەین شەڕی حزب الله بوو ئێران ڕایەگری ڕایگرە مەگە مفاوەزات نییە ویش موشکی بۆ ئیسرائیل تێگرت و ئیسرائیلیش کۆنتڕۆڵ ناکرێتن یعنی مفاوەزات بێن نەبێتن ئەو جۆی لە ئەمریکاوە وڵاتانە نییە ئەگەر بێتن لێ بدا دەسەوە شوێنێتن و ئەزباتی کرد لە جەنوب لوبنان ینی لە باشووری لوبنان کە چی کرد لەبەرەوە سیقە نییە بە هیچ جۆرێکی باشە لە سەرەتای داخستنی گەروی هورمزەوە یعنی زۆر کاریگەر بوو چەکێکی کاریگەر دەرەکەوت بەنسبەت ئێرانەوە کە بەکاری هێنا بەڵام وا دەرکەوت کە ترامپ ئەو کارتەی سووتان دەبێت بە گەمارۆدانەکە ئەمە چۆن دەبینی ینی ئەو کارتە بەهێزەی داخستنی هورمز لەلایەن ئێرانەوە ترامپ سووتاندی خۆی هەردوو لا کەوتە هەڵی ستراتیژیەوە من باسیم کردو ینی ئەمریکا کە کەوتە هەڵی ستراتیژیەوە کە هێڕشی بردە سەر ئێران مرشد علی خامانی و ئەوانە بگژێ لە ناوی بداتن ئەمیشە تەواو بێتن وەکو فەنزەوەی لا بڵین چۆن مادۆڕەی لە ناودا غرور گەیشت بوو ئەو ڕادەی کە لە ئێرانە دەم ئەمانە لە ناوە دەم کۆتایی بەم شەڕەیە دێ لە ماوەی دەڕۆژە بەڵام بیری لەوە ناکردەوە کە هەرمز بگیرێ بەو شێوازە هەموو جیهان بشڵەژێتە ئەگەر تۆ سەیری ئاسیا بکەی زەرەری زیاتر پێگەیشتووە لە ئەوروپا تایبەتی فلیپین و وڵاتانە بەڵام چۆنەڵی ئێرانیش عینی هەڵی ستراتیژی ئەوە بوو کە ئەمریکا حیسار بخاتە سەری لە دەریاوە تەمان تۆ پای ئێرانت بڕی بەتەواوەتی تایبەتی ئەو ئەشیایی کە بۆی دێ لە چینەوە بۆ بەندەر عەباس یان بۆ میناکانی ترەوە هەمووی لە چین و لە وڵاتانی ترەوە دێت تۆ بڕیت تۆ ئێرانت خینکان دەستە بەتەواوەتی ڕاست ئەمە زەرەری بۆ هەردوو لا هەیە نۆک بەس بۆ ئێران ئەوروپا ئاسیا زەرەرمەندە تەنها ئەو کەسەی کە زەرەرمەند نەبێتن لەم هەرایە ئەمریکاش بەس خەرجیەکەیەتی دێتە ناوە ڕاستەوە مەگە گەر باسی نەوت و غاز وانە بکەی ئەمریکا دەوڵەمەندە لە خۆراک و نەوت و غازە پێویستی پێ نییە بەڵام تەزەخم کە بەرزە بێتەوە لە لەوێنانە نرخی گاز بە تایبەتی گاز پێش بانزین کە بەرز بووە بۆ شێوازە بەڵێ کار لەوانی شەکاتن ترامپیش بە زووترین کاتەوێ ئەم مەوزوعە حەل بکە ئێران بخینکێنێ بەڵکو بگەنە ئامانجێ و یەکلایی بکەنەوە وەرگەڕایەوە سەر ئێرانم عملیەتە بەڕاستی هەر لەسەر ئەوە بیرمان نەچێ ینی ئێران پاشەکشەی کردووە لە وەزعەکە لەوەی کە پێشتر وتی من ئاگربەستی کاتیم ناوێ کەچی ڕازی بوو بە ئاگربەستی کاتی دانوسانی ڕوبەڕوو ناکەم کەچی چوو لەگەڵیانە دانیش لە ئیسلاماباد کردنەوەی گەروی هورمستی نایکەمەوە کردیەوە دوای چەند کاژمێرە داخرایەوە ئەمە بۆچی ئەم پاشەکشەیە لە ئێرانەوە پێتمت لە مفاوەزاتە ئەبێت تەنازل بکەی ینی ئەوە نییە تۆ من ئەم شەرتانەم داناوە ئەبێ لە هەمانە جێبەجێ بکرێتن هەردوو لا ڕازی نابێ بە شەرتەکانی یەکتری ئەبێ ئەم تەنازلاتێ بکە ئەمیش بیکاتن تاکو بگەنە ڕادەیە کە ڕازی بن هەردوو لاش دەربچێتن لە بەرامبەر گەلی خۆی و جیانە بڵێ من سەرکەوتنم بەدەستهێناوە بەنسبەتی کردنەوەی هورمز و داخستنی یەکەم هەنگاوی پەیوەندی بە حیزب اللهەوە بوو کە شەڕ لەوێ ڕابوەستێتن یاڵە ئەوەیان جێبەجێ کرد بووە مفاوەزات لە نێوان حکومەتی لوبنان و ئیسرائیلە ئەمی شەرمزی کردەوە بەڵام باشە بێ بزانی کە تۆ لە ناو ئێران دوو دەوڵەت لە ناو دەوڵەتێکەیە دەوڵەتێکی کە پێک هاتووە لە پزیشکیان و وەزیرەکان و بڵین طیلاعات جیهازی مخابەڕات و استخبارات وانە ئەوەی دووەمی کە سوپای پاسدارانە دەستی خستوەتە سەر هەمووی سوپای پاسداران قسەی ئەو ئەڕواتن یانی ئێستا کە هەتاکو لە مفاوەزاتە بڕواب کە پزیشکیان و عێراقچی و قالی باف ناتوانن قەرارێ بدەن ڕازی بن لەسەر بەعزە شەرتێ ئەگەر سوپای پاسداران ڕازی نەبێ پەیوەندی بە ئێرانەوە نەکەن ئەبێ هەبێتن ئەما گەڕێتەوە بۆ نمونەیەک بڵین کاتی خۆی لە جەنگی عێراق و ئەمریکا تارق عەزیز کە چووە مۆسکۆ کۆبوونەوەیە کرد ڕووسەکان سەریان سوڕما بوو بەدەست تارق عەزیزەوە کە پێیانەوت ئەم شەرتە ئەبێت جێبەجێ بکەین تارق عەزیز بۆی نەبوو وەڵام داتەوە چونکە بڕیار هەمووی لای سەدام حوسێنە ئەی داوای ڕوخسەتیە کرد هەڵەسا چووە ئەو دیوە تەلیفۆنیە کرد سەدام ئاها ئەڵێن چی بکەم مەوزوعی ئێرانیش ئاوهای لێ هاتووە لەم مفاوەزاتەکە جا ئەو ڕۆژە ڕێک ئەمەی کە جەنابەت ئێڵەی دەرکەوت عەباس عێراقچی وەزیری دەرەوە ڕایگەیاند تویتی کرد وتی من
گەڕووی هورمز کرایەوە بە تەواوەتی بەڕووی کەشتیگەلی جیهانیە بەڵێ دوای چەند کاتژمێرێک خاتەمە لەنبیا هاتوتیان وڵا گەرۆکە داقینەوە داخرا داخرە بە بڕیارەوەنە یعنی کەواتە ئەمە بڕیار جارێ هەر لای سوپای پازارانە هەر لای سوپای پازدانە تۆ تەسەڵ بکە ینی قسەیە بە جەنابەت بڵێ مەسا تاکو زمانی قاسم سولەیمانی کە لە عێراق بوو من و تومە بڕیاری ئەوە سوپای ینی فەیلەقی قودس قاسم سولەیمانی تایبەتی خۆی نابێ یەک ئەفسەری ئیطلاعات یان وەزیرێ ئاودی بێتن لە ئێران بۆ 4 وڵات کە پایتەختی 4 وڵاتی گرتبوو ئەو کاتە ئێران کە بەغدا و دیمەشق و بەیروت و عەدەم مەسەلە یەمەن بوو بۆی نەبوو یەک ئەفسەرەیان وەزیرێک لە جمهوریەی ئیسلامەوە لە جمهوریەی ئێرانەوە نەوەک سوپای پازداران ئاودی بێ بۆ ئەم وڵاتانە بەبێ فەرمانی قاسم سولەیمانی یعنی بە ئاشکرا پیانیەوت ئاودی بن پاتانەشکێنم واتە سوپای پازداران ئەو حکومەکاتن دەسەڵاتی ئەمانی لەسەر نییە بەڵێ شتێکم بیری زۆر سەرنجڕاکێش بوو هەر لەسەر هورمز لە ساڵی 1970 ڕۆژنامەی سیاسی کوێتی یەک مانشێتی گەورەی نووسیوە کاک سەلام ڕێک بەم لەسەر نووسیوێتی داخستنی گەروی هورمز واتە هەڵگیرسانی جەنگی جیهانی سێم یعنی ئەو کاتەوە بۆ 47 ساڵەچێ پێش ئێستا ئەم مانشێتە گەورە نووسراوە ئێستا گەرۆکە داخراوە مانای چیە گەیەنێ ینی ڕێک ئەو مانشێتە وەرەگەڕێ بەڕاست ئەگەر بەردەوام بێ داخستنەکە ئەگەر بەردەوام بێ بەڵێ ئەم لە ساڵی 1970 کە نووسویەتی بڵین سیاسی کوێتی و کاتی جەنگی عێراق و ئێران بوو تۆ کاتی مەزیق هەرمز ئێستاکە من باسیشیم کردووە مەسەم بۆ نمونە ئەم لاندگروزەر هایلۆکس کە بڵین ئێران پێڵێ مێک زەمین ئەم سیارانە هەمووی عێراق بوو هەزارەها سیارە لە مەزیق هەرمز لێنانە گیرا ئێران مساادەری کرد عێراق مەجبور بوو ئەو کاتە دوو ڕێگای تری کردەوە یەک ڕێگای سعودیی کردەوە لە یەنبەعەوە دوو ڕێگای دووەمی کردەوە لە ئوردن لە عەقەبەوە بۆ ئەوەی چەک و تەقەمەنی بۆ عێراق بەڵام ئەو کاتە وڵاتی بوو بە تەنیا عێراق تۆ سعودیە ئوردن وڵاتانی تر کوێت هەمووی یارمەتی تێدا بەڵام ئێستا تۆ کە هەرمزت گرت حیساب کە ئستسمارات لە خەلیجە هەمووی ئەوەستێ ینی تریلیۆنات دۆلار دوای ئەوە ئەوروپا وێرانە بێ بەریتانیا بە ئاشکرا هاواری لێبەرز بووە ئەڵێ لە ماوەی بێتەوە ئەم مانگەیە خواردنیشم نامێنێتن زۆر چت نامێنێتن تۆ شەرت نییە بەس پترۆڵەکە بێتن نەوتەکە بێتن کە بۆ سوتەمەنی بنزین و گاز بەکاری دێنی ئەی تۆ مەوادی پترۆکیمیایەت هەیە ئەفیلینیت هەیە لێی دەرەکەی ئەم نایلۆنەی سیلیفۆن و ئەوانەی کە لێ دەرەکەی دروستەکە ئەلمنیۆمی لێ دەرەچێتن سەمادی زەرعاتی لێ دەرەچێ ئەڵێ من ئەمە چیمیا ئەکڕم زەرعاتەکەم جوتیاران نەزانن گەنم و ئەوانە کە چیمیای پێوە ئەکەن مە هەمووی لەم ناوچەیە دەرەچێتن چونکە ئەوەی رووسیا و بێلا رووسیا تەواو کۆتایی پێهات بەسایی جەنگی رووسیا و ئۆکرانیاوە حیساری لەسەرە نایداتن لەبەرەوە هەمووی تێکەچێ وڵاتان ئەو کاتە لەبەر مەساڵحی خۆیان مەجبورن بە هەر جۆرە بێ ئێرە بکەنەوە کە تێکبەربوون و بووە شەڕ و فراوان بووە وڵاتانی زۆری تیا بوو ئیترەوە جەنگی جیهانی سێمە ینی لەوە زیاتر ناوێ بەڵێ زۆر باشە گەمارۆکەی ئەمریکاش پێم وا بێت جددیەوە پێشانیشیدا لەم هەفتەیە کە بە جددی ئەم گەمارۆی خستۆتە سەر دەریای ئێران لەوەی کە کەشتی تووسکا کە یەکێکە لە کەشتە هەرە بەناوبانگەکانی ئێران کرایە ئامانجوە دەستی بەسەراگیرە لەلایەن مارێنزی ئەمریکیەوە حەزەکەم باسێکی ئەم کەشتێن بۆ بکەی کەشتێکە گرنگی ئەم کەشتێ چییە و عملیەی دەست بەسەراگرتنەکەی چۆن بوو ئەم کەشتی خۆی بڵین 4 دانەیە هەی ئێران کە هەیەی لەم جۆرانە بەس تۆسکا درێژی 275 مەترە بێتن 100,000 تەنە بار هەڵگیرە بەردەوام ئەگەرم کەشتە سەیری بکەی تۆسکا لە نێوان چین و ئێرانە تایبەتی بۆ بەندەر عەباس یعنی هەتاکو لە کاتی شەڕەکەیە ئەمە هاتە ئێرانە بە زۆری ئەو بارەی کە هەڵی گرتووەتی نەوعێکی زۆری نەتەراتی سۆدیۆمە لە چینەوە ئیهێنێ نەتەراتی سۆدیۆمیش بە کەڵک چی دێ تۆ سوتەمەنی موشەکی لێ دەرەکەی دروستیەکەی بەبێ ئەوە پێت ناکرێتن لەبەرەوە ئەمە یەکەم هەنگاو نییە کە دێوە ئەڕوالەوە پێش وتومە ئەمریکا ئایزانی ئەم بارەی هەڵگرتووە بەڵام ڕێیدا پێی بێ بۆ بەندەر عەباس لێی نەدا و ڕێشی لێ نەگرت لەبەرەوەی بزانێ ئەم نەتەراتی سۆدیۆمە ئەچێتە چوە لە چی شاخی ئەشاردرێتەوە چونکە زۆر ناوچە هەیە ئێستش ئەمریکا و ئیسرائیل نیان دۆزیوەتەوە لە ناو ئێران ئێران لە بن شاخەکان شاری گەورەی هەیە ینی بۆ دروستکردنی ئەمانە لەو کاتەی ئێستاکە کە بڵین
حیساری خستە سەری بە تەواوەتی ڕەت بوو شەو بوو بۆ ماوەی 6 سعات بەردەوام بوو بانگی ئەم کەشتەیە کرد کە ڕابوەستێتن و فەرمان وەربگرێ بکشێتەوە 6 ساعت ئاگداری کردەوە 6 سعات ئاگداری کردەوە لەگەڵ یا بوو بانگێ کرد بەڵام ئەم وەڵامی نادایە و بە قسەی US براین نایکرد مولەمێرە ئەمریکیەکە هەر بە قسەی ناکرد مەجبور لە کۆتاییە ئاخیر داواکاری ئەمریکیەکان لە تۆسکا ئەوە بوو ژووری مەچینە چۆڵکن لێدم یعنی بۆ ئەوی کەس نەکوژێ لە بیرت نەچێ ئەو کارماندانەی کە لەسەر ئەمە ئیشەکان شەرنی هەمووی ئێرانی بێتن بۆ هەیە ئەژنەبی تیا بێتن ینی ئاسیەوی تایە سینی تایە ڕەنگە فلیپینی تیا بێ یابانی تیا بێتن بۆ ئەوەی نەبێتە هۆی کوشتنی ئەوانە ئەوێن بۆ چۆڵکەن سێ تۆپی لێدا لە مەچینەکەی و ڕایگرت کە ڕاوەسا ئەنجا لێرە دەوری چی دێتن کە باسیمان کردووە تریپۆلی بەرمایەکە تریپۆلی کە مارێنزی لەسەرایە ئیتر ئیشی مدەمیرەکە تەواوە بێتن ئیشی تریپۆلی دێتن کە هەمێ وەکو باسمان کردو هەلیکۆپتەری لەسەرایە و فڕۆکەی جەنگی لەسەرایە و مارێنزی لەسەرایە ئەمان بە هەلیکۆپتەر بەرزەبنەوە جارێ سەلامەترین شۆن لەبانی جێنشینەکەن چونکە شەو بۆ عملیەتەکە دابەزین لەسەری هەلیکۆپتەرەکانان شێتەوە لەبانی بە گوریز دێنە خوارەوە ئەو مەشقەیان بینیوە تەواو فراوانە بنەوە کۆنتترۆڵیەکەن پێش هەموو شتێ ببگەنە قەپتان فەرماندەی کەشتیەکە لەکوێیە ئەو دەست بە ینی ئەو بگیرێتن ئەوانەی تر ئاسانە بێتن چونکە لە بیرت نەچێ هەمویان بە فەرمانی قەپتانە ڕۆنە ڕێوە ئەو کەسانە ئەوت کە گر فەرمانیدا ئیتر ڕاوەسێ عملیی تەفتیش دەست پێکاتن لە ناوی ئەگەڕێن لە ناو ئەو حاویانە چیان دەسەکەوێتن دەمان خۆشی زانیاریان هەیە لەوە پێش سەر ئەمە چی بار کردووە دوای ئەوەی کە بڵێن نەتەراتە سۆدیۆمیان ئەمۆنیۆم و ئەو جۆرە شتانیان دەست بکەوێتن دەست بەجێ بەرزەبنەوە و ئەکشتێنەوە و بەجێ هێڵن هەر مهم ئەوەیە نەگاتە شوێنی دیاریکراوی خۆی بەو بارە بەو شحنەی کە هەڵی گرت کردیان بە غەنیمەی شەڕ و دەستیان بەڵێتەوە کردیان بۆ و دەستیان خستە سەری و بردیان زۆر باشە سەبارەت بە یۆرانیۆمەکە کە ئێستا بە تایبەت لە گەڕ یەکەمی دانوسانەکە ئیتر بە تەواوەتی و ئیسرائیلی زۆر زەختەکە لەوەی کە دەستی بەسەرا بکن و ڕادەستیان بکرێت حەزەکەم بە وردی بووم باسکەی ئەم یۆرانیۆمە چەند کیلۆیە بە دیاریکراوی کە ئێران پیتاندوێتی و بەشی چەند بۆمبەکە و کەی دەیتوانی بیکاتە بۆمبی ئەتۆمیتر سەیۆرانیەوەکەی ئێران زۆر قسەی لەسەرایە ینی باسی 460 کیلۆکەن باسی 450 باسی کەمترەکەن بەس خۆی حەسەبی بڵێن زانیاری هەواڵگری و ئەوانە دەوری 441 کیلۆیە 441 کیلۆ یۆرانیۆم بڵێن تەخسیبی گەیشتووەتە 60 بەڵام لە 60 تا تۆ ناتوانانی بۆمبێکی ئۆتۆمی دروست بکەی وەکو وڵاتانی ترکە هەیەتی عملیی تەخسیبی یۆرانیۆم لە ئەجزەی تەردی مرکزی ئێران بۆ ئاگاداریت 24,000 جیهاز تەردی مرکزی هەیە دابش بووە لە هەموو ئێران شەرنیەوە لە فۆرتۆ بێ یان نەتەنز بێ یان ئاراک بێتن کە لێدرا بێتن نانەخێر هەیەی لە زۆر شوێنی تر هەیە و بۆ ئاگاداری جیهازی تەردی مرکزی سابتبوونی زۆر سەیرە نابێ بلەقێ ئەو شۆنانەی کە لێدرا بە بۆمبی GPU ئەگەر 31 بێ 57 و 72 وتومە مومەلەرزەیەکت بۆ دروستەکە 3.5 جیهازی تەردی مرکزی لە جێی خۆی بلەقێ بە ملیم لە ئیشەوەسێتن بۆی هەیە کارەساتت بۆ بنێتەوە ئەم یۆرانیۆمە لە 160 بەڵام کە تۆ عملی زەحمەتی تاکۆی گەێنیتە 160 دوای 160 ئەگەر بتوێ ئۆتۆمی دروست بکەی ئەبێ بیکەیتە 190 تەخسیبەکە بەڵام کە گەیشتیتە 160 ئەو هەنگاوە سەختەت بڕی لە 60ەوە بۆ 90 لە ماوەی 2 هەفتەیە توانی بیکەیت ئەو ماوەکەمە زۆر ئاسانە بێ بۆ تۆ کە بیکەیت لێرە مەترسیەکە لێرە دەست پێکاتن لە 2 هەفتەیە تۆ ئەتوانی دروستی بکەیت بە نسبەتی 441 کیلۆی یۆرانیۆم ئەگەر بگاتە ئەو تەخسیبە ئەتوانی 11 بۆمبی ئۆتۆمی لێ دروست بکەیت 11 بۆمبی لێ دروست بکەیت لە 160 ئەتوانی دروستکەی نەوەک ناتوانی بەڵام ناتوانی بیکەیتە سەر موشکی بالیستیەوە تێی بگری حەجمی زۆر گەورە بێتن پێویستیت پێ بێتن بەڵام لەنەوەتان نەخێر ئەتوانی بیکەیتەبان موشکی بالستی لە 60 ناتوانی ئەو بۆمبەش ناتوانی تۆ بەدە ساڵیگری بیبی بۆ شوێنێتر دایبنی بیتەقێنیتەوە ئللا مەسەڵەن موشک بەکاربێنیتن یان فڕۆکە بەکاربێنیتن ئێرانیش فڕۆکەی نییە و موشکەکانی توانای ئەوەیان نییە بۆمبی ئۆتۆمی لە 160 هەڵبگرێتن
ئەگەر درستی بکاتن هەرچەنێت تەسیری نەوەتەکەی نییە بەڵام ئەتوانێ بەڵام حەجمی زۆر گەورە ئەبێتن لەبەرەوە بە کەڵک نایێت ینی هەرگیز ئەگەر بیکاتە موشەکیش بە لە 60 ناگاتە ئیسرائیل ناگاتە ئیسرائیل نانەخێر مستحیلە بگاتن لەبەرەوە تۆ هەدەفی تۆ چییە ئامانجی تۆ چییە ئەو وڵاتی ئۆتۆمی هەیە کە بتوێت سیلاحی ڕەدەم هەبێتن ئیسرائیلە لە ناوچەکەیە کێشت لەگەڵ ئەوە هەیە لەبەرەوە یۆرانیۆمەکە ئێستاکە لەم کاتەیە کە بڵین باسیکەین ترامپ ناتوانێت تهدیدی بکات چونکە هەتاکو ڕۆژنامە نووسەکە لە ترامپی پرسی وتی پەشیمانی لەو هەموو درۆیی کە کردت وتی ئۆتۆمیم لە ناوداوە و ئێستا مفاوەزاتی ئۆتۆمی ئەەکەیت ئێران ئەڵێ لە 441 کیلۆ 300 کیلۆ ماوەتەوە 141 زەرەری پێگەیشتۆ و تیشک بڵاو بووەتەوە لەو شوێنانەی کە لێیتدا طبعا نەتوانێت کەپسولەیە بکاتەوە ئەو ناوە تیشکی تیابێتن و وەکالەی تاقەی زەڕی دووەلی بێتن سەریکا بڵێ بڵێ ئەو 141 کیلۆیی کە پێماوە ئەتوانێت دوو بۆمبی پێ دروستکاتن دوو بۆمبی ئۆتۆمی ئەگەر 300ەکە ئەمریکا بیبە چونکە چین و رووسیا شاڵن بیدەن بە ئێمە وەریەگرین بەڵام ئەمریکا ترامپ رازی نییە بە هیچ جۆرێکی ئەشی بەم و بای 200 میلیارد دلار ببوورە 20 میلیارد دلار ئەو 20 میلیارد دلارە ئەوەی سەیریشە لە پارەی ئێران دەرەچێت کە لە دەرەوەی وڵات مجەممەدە نەوەک ئەمریکا خۆی بیدە هەر پارەی ئێرانە هەری خۆیەتی هەر بە پارەی خۆتی کڕمەوە لێتە ئی بەمەوە بۆ خۆم ئەوەی سەیرانی ترامپ ئەمەیە ینی بە کوردەواری ئەڵێ بەڕۆنی خۆی سمێڵی خۆی پێچەوە دەکات ئەوە مەسەری کوردەواری خۆمان لە سەری جێبەجێ ئەبێتن و هینە جگەلەوە ینی تۆ ئێران تۆ 10 میلیارد دلارت لای چینە هی نەوتە جارە وەرت نەگرتووەتەوە دەست بەسەرە بەڵام چینەی داتەوە نێزیکەی 4 تاکو 6 میلیارد دلارت لە قەتەرە کە لە هندەوە ئاودیان کرد بۆ قەتەر بدەنێ و ڕاوەستا جگەلەوە تۆ لە کۆریا پارەت هەیە لە یابان پارەت هەیە بە کۆی گشتی زیاتر لە 30 میلیارد دلاری هەیە لە دەرەوەی وڵاتی یانی من ئۆتۆمیەکەت لێ ئەسەنم 20 میلیاردتە دەمێ و باقیەکەی دەمێ و کۆتایی پێدێتن ئەوە ئامانجی ئەمریکای لەم مەرحەلەیە ینی ئێران زۆری نەمابوو بگاتە بۆمبی ئەتۆمی لە ڕاستیە زۆریمان بەڵام چەندین جاریش ڕێگری لێکراوە هەم لە ڕووی سیخوڕیکردنەوە لە ڕووی لێدانەوە لێی تۆ بزانە ئێستا ئەگەر بگەڕێنەوە با بڵین ساڵی 1970 پێشەوەی بڕۆینە سەر ئێران بینەوە سەر عێراق تۆ مەفاعلی چواردەی تەموزت هەبوو لە بەغا لە منتیقەی مەدائن خوار بەغاوە لەوێنانە لەسەر ئاوی دیژلەدات نابوو کاتێک کە تۆ ویست دەستی پێ بکەی ئیسرائیل 16 فڕۆکەی نردوەکو باسم بردووە دوو موشەکی لێدا 10 ساڵ تۆ بەرنمەکەی تۆی تاخیر کرد لە جزەی تەڕدی مرکزی نەهێشت وێرانتی کرد بە نسبەتی ئێرانەوە ئاینی لەوە پێش هەوڵیدا دروستیکە نەوەک هەوڵی نەداوە بەردەوام بەڵام بە نسبەتی ئیسرائیلەوە کوشتنی زانەکان تەقینەوە لە ناو شۆنە ئۆتۆمیەکانی چەندجا لە ئێران ڕوویدا ئەمە ئیشی مۆساد وانە ئیشی ئیسرائیلە ئەمە هەمووی تاخیر بوونە جگەلەوە لە هەمووی گرنگتر تۆ یەک ڤایرۆسێکتدا لە ئەجیزەی ساردکردنەوە هی ئۆتۆمیەکان یەک ڤایرۆسێ لە ناو سیستەمەکە سیبرەهی هێڕشی سیبرانی هەمووی تراگەر عاتڵیت کرد تۆ بەلای کەمەوە ئێرانە چەند ساڵێ دواخست هەتاکو بتوانێت ئۆتۆمیەکەی دروست بکاتن ئەمانە هەمووی هەنگاو بە هەنگاو کردویانە تاکو ئێستا گەیشتە ئەو مەرحەلەی کە بڵین ئێران شوێنی زۆرە و ئەجزەی تەڕدی مرکزی زۆرە ئەبێ لە کۆتایی یۆرانیەمەکەی لێ بسەنم ئەجا ئێران دوای ئەوە بۆت هەیە تەخسی بکەی 3.5 زیاتر نا بۆ مەجای سلمی ینی ئاشتی نەوەک بۆ چەک و سەربازی بەکاری بێنیتن بەڵێ باشە هەر لە باسی یۆرانیۆمە ینی یەکێک لە مەرحەلە هەرە گرنگەکان بۆ ئێستا کە داوای تەسلیمکردن و ڕادستکردنی یۆرانیۆمەکەکەن مەسلەی گواستنەوەیەتی مەسلەی گواستنەوە یۆرانیۆمیش جەناب تەزانی زۆر بابەتێکی قورسە ئەمەلیەیەکی زۆر قورسە حەزەکەم باسیەوەم بۆ بکەی ئەمەلی گواستنەوەی یۆرانیۆم چۆن نەکرێ و بەچی دەکرێت جارێک گواستنەوەی یۆرانیۆم هەنگاوی هەیە ئاوهانیە بڵێ هینەکەم یۆرانیۆم جارێ لە پێش هەموو شتێ بڵین لە مەرحەلەی غازە کە لە غازە بێ زۆر مەترسیە زۆر خەتەرە بۆی هەیە ینی غازە ئەگەر کرایەوە کەپسولە یان تەقیەوە شتێکی بەسەر هات ئەوە تشکەکە فراوانە بێتن لەبەرەوە هەنگاوی یەکەم هەموو ئەبێ دەست پێ بکەن ئەو یۆرانیۆمە لە مەرحەلەی غازەوە بیکەنە ڕق سەڵب ینی بێتە ڕق ڕقەکە چۆنە
ئەوە نییە بڵێ ئاسنێکە یان تۆپێکە نەخێر وەکو خۆڵە هەرخۆڵ وەکو خۆڵی لیەکەن تحویلی ئەو حاڵەتەیەکەن لە غازەوە ئەوە کۆنتترۆلکردنی ئاسانە بێ ئەجا جگەلەوە دوایەوە کرێتە ناو کەپسولاتی تایبەت ئەو کەپسولانە تایبەت دروست کراوە کە تیشک بڵاو نەبێتەوە لە ناوی ئەکرێتە ناو ئەو کەپسولانە ئەو کەپسولانەش بە مەراحل ینی تۆ نەقڵ یەکەی جارێ پێش هەموو شتێ ئەو کەپسولە گەر بڵین فڕیدا ناو ئاگرێکەوە با پلەی گەرماکەی 800 پلە بێتن 800 پلە گەرماکەی بێتن ئەو کەپسولە لە ناوی بێتن بەرگا ئاگرێتن و ناتەقێتەوە یۆرانیۆمەکە تشکەکەی بڵاو نابێتەوە بۆ ماوەی نیو سعات نیو سعات بەرگا 30 دقە بەرگا ئاگرێتن تاکو دەریەکەیتن یان نەجاتێتی ئەگەر لە حادسەیەکی تەقینەوە ئەو جۆرە شتانەوە بێ جارێ بە فڕۆکە نەقڵکردنی زۆر سەختە نایکن ینی ئللا لە حاڵاتی دەگمەن دوای ئەوە نەوەک بڵێ 440 کیلۆ یان 300 کیلۆ لە فڕۆکەیە لە 200 کیلۆ زیاتر مستحیلە بیخەنە ناو فڕۆکەوە بەڵام کەپسولەکە بەرگەیەوە شەکرێتە نەگەر هات و فڕۆکەکەش کەوتە خوارەوە لێدرا لە ئاسمان تەقیەوە کەوتە زەوی تەقیەوە سوتا ئەو ئاگرە زەخمەی لێ دەرچوو ئەو کەپسولانە سەلامەتە هیچی بەسەر نایەتن بۆ ئەوی بتوانی هەڵی بگریتەوە دائیمەن یۆرانیۆم نەقڵکردنی بە زەویە بێتن هێزێکی ڕێگای ئاویشی ڕێگای ئاوێ لە دەریا و لە زەویە نەقڵەکرێتن بەڵام کە لە زەوی نەقلەکەی هێزێکی زەبەراحی لەگەڵایە زۆر زەخم بە مانگی دەستکرد بە هەموو تکنۆلۆژیایە مراقەبە ئاکرێتن کە لەگەڵ یا بێتن تەنانەت ئەو بارەڵگرانشی کە پێوازرێتەوە زۆر تایبەت دروست کراوە لە هەموو جۆ لە سایان لە بڕین لە ئەمنیەوە لە تەقینەوەی لە تیشک بڵاوکردنەوە جگە لە کەپسولەکە خۆشی بۆ تیشک بڵاوکردنەوە وا دروستکراوە ئەو سیارەیە خەتی هاتوچۆی دیار نییە GPS وانە بێ بکوژێتەوە لەسەری هیچ کەسێ نەزانێ حرەکەتی لە چووە ئەبێ بۆ چۆن نەقڵەکرێتن بۆکو بجاننا بیشتم و هێزێکی زۆر گەو لێگەڵایە بۆ پاراستنی ئەو یۆرانیۆمە تاگە گاتە شوێنی دیاریکراوی خۆی حاڵەتی سێم لە دەریا ئەتوانی نەقلیکەی ئەی خەیتە ناو کەشتیەکەوە بەڵام هەمان کات عینی حاویەکانی ئەوە تایبەت دروست کراوە بۆ یۆرانیۆمەکە لە ناوی بێتن پارێزراو بێتن لە دزین لە تەقینەوە ئەگەر هاتوو تەقیشەوە ئەو حاویە بەرگەیەوە ئەگرێتن جگە لە کەپسولەکە کە ئەو هێزەی هەیە بەرگەی ئەو حاڵەتە ئەگرێتن لێنانە نەقڵە بێ بە دەریایە ئەویش لە ژێر چاودێریە ئەوە نییە بەجێ هێڵی بڕاتن نانەخێر ستولی بەحری لەگەڵا بێ لە دوورۆ مراقبەیەکە لە ئاسمانەوە مراقبەیەکەن فڕۆکەی لەگەڵایە هەموو هێزێکی لەگەڵایە تاکۆکاتە ئەو شوێنەی کە دیاری کراوە بووی جاوە لەسەرەوەی کەوتت وەکو شێوەی خۆڵی لێدێ دۆناڵد ترەمپ لەم دوو سێ ڕۆژە زۆر باسیەوەی کردەوت پرۆسەی دەستپێکردنی پاکردنەوەی تۆز و خۆڵی یۆرانیۆمەکە دەست پێەکەین و خەریکی نوانە ڕەنگەوا بزانن مەسەڵەن خەڵک کە هەر تۆز و خۆڵی ئاساییە بەمەستی ئەو تۆز و خۆڵی ئاسایی نییە خۆی پێتەڵێم ینی مەرحەلەکە یۆرانیۆمەکە ئەبێتەوە وەکو خۆڵی لێ دێتن هەتاکوم ڕەنگی مەیلە زەر دەبێتن ینی خۆڵەکە ئەوە یۆرانیۆم مخەسەبە ئەوە هەڵەگریەکەیتە نەخۆ کەپسولەکان و نەقلەکەی ئەوەی ترام باسی کردو ئەڵێ خۆڵی زەوی نییە بۆ شێوازە بەڵێ زۆر باشە بابێنە سەر قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسداران لە عێراق بوو من پرسیارەکەم ئەوەیە لە ڕاستیە وڵاتەکەی خۆی قانی لە شەڕێکی قورسا بوو ئێسش ئاگر بەستی ڕاگەێنراوە نازانرێکەوێتەوە شەڕێکی قورستر یان نا یعنی دۆخی وڵاتەکەی بە تەواوەتی تێک چووە هاتووە لە عێراق هەرچەندە خۆی باسی ئەوەی کرد کە کەس ناتوانێت تەداخلی عێراق بکاتوانە لە عێراق چی ویستووە چی ئەکات یعنی هێشتا توانای ئەوەی ماوە ئێران بۆ باڵەکانی بۆ وڵاتانی تر تەداخل بکات بەڵێ ئێران هێشتان توانای ماوە فەیلقی قودس ئیسماعیل قائانی دەسەڵاتی ئەوەی ماوە جارێ چونکە لەبیرت نەچێ ئەمانی کە سەر بە ئێرانن عەقیدە بیر و باوەڕیان بەو شێوازەیە ینی بە قسەیەکەن ئێستا کە ئەگەر بڵین لە عێراقا بەڵێ دەستی چۆن ماوە بۆ نمونە تۆ و موسەیەرانی کە لێدرایان موشک لە عێراقا درا لە هەموو شوێنێکی تایبەت لە کوردستانی ئێمە ینی کە لێمانیانەدا هەمووی ئێران نەبوو کاکە ینی چەکدارانی
ئێران مەلیشیەکانی کە لە عێراقایە تایبەت یەمانی حزب الله و عەسای بەهل الحەق و ئەوانە دەستیانەوە شاندیش لەگەڵیانە بۆ نمونە لە مووسڵەوە بۆمان هات لە تووس خوڕماتووە تیانگل و لە ئێرانەوە شاهات لە هەموو لایەکەوە ئێستاش دەسەڵاتی ئەوەی ماوە بەڵێ بەسەریانەوە دەسەڵاتیشی ماوە هەتاکو لە لوبنانیش لە گەڵ حزب اللهە بە قسەیانەکەن و ئەیبەنە ڕێوە ینی مشکلیان نییە لەگەڵ ئەوەیە هەتاکو تۆ ئەم تشکیلانەی ناو عێراق گەل ئەمریکا لە ناوی نەدا ئێران دەسەڵاتی هەرێمێنێتن لەسەری بەڵێ باشە حەزەکەم لەسەر فەیلقی قودس بوەستم ئەو کاتی کە قاسم سلەیمانی فەرماندەی بوو یعنی زیاتر بوو لە ڕاستیان لە فەیلقێ ئەوە باز دەکرا دەیانوت ئەمە سوپایەکی کاملە نەک فەیلقێ لە ناو سوپایەکە ئێستا فەیلقی قودس ئەو کاریگەری ماوە ئەوەی سەردەمی قاسم سلەیمانی کە فەرماندەی بوو سەگەر باسی فەیلقی قودسکەین لە بیدایەتیوە باش يعني تشكيلي فەیلقی قودس طبعا فەیلقی قودس لە نەوەتەکان ئەمە تشکیل کرا چونکە پێشەوە تشکیلاتی تر هەبوو لە ئێرانە کاتێککە کێشەی بڵێن نیوان ئەفغانستان و ئێرانە کە ڕوویدا ئەو دوولوماسیە ئێرانیانەیان کە کوشت لە سەفارەی ئێرانی لە ئەفغانستان ئێران بە تەمای شەڕ بوو لەگەڵ ئەفغانستانە بەڵام عەلی خامەنەئی توانی ئەو شەڕە ڕابگرێ و بڕیاری گۆڕانکاریدا لە فەیلقی قودس چیان هەڵبژارد قاسم سلەیمانی قاسم سلەیمانی پیاوێکی مخابرات نییە قائدێکی مەیدانیە ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژووی ئەو زەلامە طبعا وەلایەکی مطلق عقیدەیەکی زۆر سەیری هەیە بۆ مرشد بۆ مەرجعیەی ئێران یعنی یەک وەفادارێکە بە شێوازێکی زۆر سەیر و عەجیب قاسم سلەیمانی ئامیان هەڵبژارد بۆ ئەمەی بکەن طبعا شخصێتر هەبوو لە ناوەڕاستە هەڵبژاردرا بوو بۆ فەیلقی قودس بەڵام ئەو وەکو بڵین موشەکی ئێران عەقڵی ئێران قاسم سلەیمانی پێیوت تۆ مەیکە تۆ بکوژرەی زەرەرە بۆ وڵات بۆ ئێران بەڵام من بکوژرێم زەرەر نییە بەڵام قاسم سلەیمانی مێژووی ئەگەر بگەڕێتەوە لە جەنگی عێراق و ئێرانیشا لە پێنجوێن ساڵی 1982 کە ئێران هەشت شەپۆڵ هێرشی هێنا لە سنووری پێنجوێنەوە حوتی شکایەوە تەنها قاسم سلەیمانی توانی هێزی عێراق ببڕێ و بگەڕێتەوە محەممەرەش هەل لێشەوە قاسم سلەیمانی ئەفسانە بوو لە ناو سوپای پازاران لە فەیلقی قودسە ئەگەر بیبینیتن لە هەموو شەڕێکا لە پێشەوە بوو دەست بەجێ ئامادە ئەبوو هەتاکو سەربازەکانی خۆی ینی ئەفسەرەکان و سەربازەکانی خۆی بە ئەفسانە دایەنەنە لە تەمەن ژیانیشە ئەگەر سەیریکەی قەمسەڵەیە درعی لەبەر نەکرد وەکو ئەفسەرەکانی تر و ئەوانە دایمان قەمیسێک و هەین لە و لە ماوەی 1-2 سەعاتە 2 تاکو 3 سەعات سەیرتەکرد لە وڵاتێکەوە لە وڵاتێترە دۆزیەوە لە پیاوە سێبەرەکانی جیهان بوو لەبەر ئەوە توانی ئەم فەیلقی قودس بەرزکاتەوە قاسم سلەیمانی شخصی خۆی کە گەیاندی ئەو مەرحەلەیە تشکیلی فەیلقی قودس لە 1000 کەس پێکات بوو لە بیدایەتە 1000 کەس بوو لە 2006 لە شەڕی حزب الله و ئیسرائیل قاسم سلەیمانی خۆی سەرپەرشتی شەڕەکەیە کرد لەوێنانە لە ناو حزب الله لە خەتی پێشەوە ئەو لێوێ سەرپەرشتی شەڕەکەیە کرد بۆیە حزب الله ئەو سەرکەوتنەی بەدەستێنا بەرامبەر بە ئیسرائیل ئەو کاتەیە بەنسبەتی ئەوە فەیلقی قودس لەو هەزارەکە باسمان کرد گەیشتە 15,000 کەس لەو کاتی کە شەڕی ئیسرائیل و حزب الله بوو دوایەوە گەیشتە 20,000 کەس 20,000 ئەفسەر و سەربازی هەیە هەری زیاد دەکاتەوە تۆ خۆ هەر ینی کەوتت فەیلق باسەکەی فەیلق طبعا زەخمە زەبە لە حەز پێکاتوە لە چەند فرقەیەک وانە بەڵام لە هەزارەوە کە بکەی دیوایەکی عسکەری ناکاتێن ینی فەوجونیوێکە کاتن تعدادی کامڵی بگاتە ئەم مەرحەلەیە ینی شتێکی زۆر سەیرە ئەم زەلامەکە کردی بەڕاستی المهم ئیتر فەیلقی قودس پێکاتووی ئاها دەسی پێکرد لە ئەو کاریگەری ماوە نەخێر تۆ قیادە شەرتە کاکتوانە بەڵێ قیادە کە هەدوێتن لە مەیدانە شەرتە ئیسماعیل قەعانی دەی وەکو ئەم بەقەت قاسم سلەیمانیان پێ ناکرێتن ئەو توانی عیلاقات دروستکاتن بۆ نمونە حەسەن نەسڕڵڵای خستە بن باڵی خۆیەوە بەڵام ئیسماعیل قەعانی نەیتوانی ئەم جۆرە شتانە بکە لەگە زۆر فەرماندەیە دوایەوە قاسم سلەیمانی لە سووریا 11,000 چەکداری لێوێنانە کۆ کردەوە تشکیلاتی چی کرد پێی بڵین بە هین دەسی پێکرد ئەو شیعارەی کە دایان وت لەن توس بە زەینەب مەڕەتەین
زەینەب بە کەنیزە جارێکی تر دووبارە ناکرێتەوە. ئەمە شیعارێ بوو، ینی بۆ بڵین مەزهبی شیعی زۆر گەورە بوو. هەسا تەشکیلاتی فاتمیۆنی دروستکە. فاتمیۆن ئەمانە هەمویان ئەفغانی بوون، هێنایانی بۆ سووریا. ئەنجا زەینەبیون، زەینەبیۆکان هەمویان پاکستانی بوون. ئەنجا تەشکیلاتی تر چووە ناویەوە. تۆ تەسەوەر کە بەس لە سووریا 11,000 کەسی کۆ کردەوە ئەو زەلامە. ئەمە بە چیە ئەکرێتن؟ ئەگەر قائیدێکی مەیدانی زیرەک و بەتوانان نەبێتن، ئەمە ناکرێتن بە ئاسانی. لەبەرەوە لە دوای ڕۆیشتنی قاسم سولەیمانی فەیلقی قودس ئەو دەسەڵاتەی نەما، ئەو قیمەتەی نەما. نەخێر. باشە بە دیاریکراوی فەیلقی قودس لە چی بەرپرسیارە؟ سلام. فەیلقی قودس وەکو باسیمان کردو، ینی ئیشی فەیلقی قودس لە ناو ئێرانە نییە، لە دەرەوەی ئێرانە، قۆڵەکانی ئێران ئەمانەی کە بڵین پێک هاتووە لە تەشکیلاتی مەلیشیات لە حزب الله و لە عێراق و لە حوثیەکان ئەنسار، یارمەتی ئەمانەیە، مەشقدانی ئەمانە، تەوجیهی ئەمانە، عملیاتی نەوعی چیەکەن، شەڕەکانیان، ئەهدافیان چییە، یارمەتی ئەمانە بۆ ئەوانە فەیلق قودس کە هاوکاری ئەوانە بکە، وەکو باسیمان کردو لە هێزی ١٩٠ەوە کە پێکاتوە عینی لە فەیلقی قودس ئیشوکاریان چییە، چۆن چەک بگەیەنی پێیان، هاوکاریانکەی مەشقیان بدەیتێ، وەلا ئیشیان بۆ تۆ بێتن، بۆ ئێران بێتن بە تەواوەتی. فەیلقی قودس بەڕاستی ئیشی ئەمەیە، دەرەوەی ئێرانە، لە ناو ئێرانە نییە. داخڵنی ئێران لەم ناوانەی زۆرە. حەزەکەم چەند ناوێکت پێ بڵێم، یەکەیەکە لە ڕاستیە شەرحێکێکی ئیشیان چییە، بۆ نمونە فەیلقی قودس، ڕەمەزان، حەمزە، نەبی ئەکرەم، ینی ئەمانە هەمووی هێزن. ئیشی ئەم هێزانە چییە؟ بەنسبەتی فەیلقی قودس باسیمان کرد لەساکە ئیشانە. فەیلقی قودس پێکهاتووی چۆن دەستی پێکرد لە 1970 لە کۆتایی جەنگی عێراق و ئێرانە. ئەم ڕەمەزانیون کە پێوێترا، بەڵێ ڕەمەزانیون، ئەمانە تەشکیلاتی بوو لە 1970 بە فەرمانی خومەینی تەشکیل کرا. ئەمانە ئیشوکاریان چی بوو؟ ئیشوکاریان ئەوە بوو مەشق بە معارەزەی عێراقی بدەن، مەشق بە معارەزەی عێراقی بدەن و فێریانکەن عملیاتی نەوعی بکەن، ئیشی اختیالات، کوشتن، ئیشی تەقینەوە بە دەرەجەی ئەساس. تەقینەوە و اختیالات بۆ ڕەضوانیان ئیشیان ئەمە بوو، بڵاو بووبوونەوە وەکو بە جەنابتم وت مەشقیانەدا بە معارەزەی عێراقی بە هەموویان، ینی شەرت نییە ئەوانەی کە بڵین لایەنگری خۆیانن کە شیع بننا، نەخێر لایەنی تریش کە بڵین مەساڵحیان لە یەکا بوو ئەو کاتە دژی سەدام حوسێن. ئەمانە ئەوها پێک هاتەبوو، ئیتر تەتەوەری کرد. ڕەضوانیون خۆی داخڵی جوود بوو لەگەڵ فەیلق قودسە، کردیانە فەیلق قودس، بەڵام ئەو کاتە لە کاتی عەلی خامانەئی لە نەوەتەکان کە تەشکیلەکان دەستی پێکرد، جوود بوو لەگەڵیان. تەمان ڕەضوانیین لەو ئیشانەی کە کردیان بەڕاستی بڵین ساڵی 1992 بوو، صادق شەرەفکەندی ئەمین عامی حزبی دیموکرات لە بێرلین لە مەطعمێکە لەگەڵ دوو هاوڕێی عملی اختیال ئەمە ڕەضوانیان ئەوان کردیان. تەقینەوەی سەفارەی ئیسرائیل لە بۆینس ئایرس پایتەختی ئەرجەنتین ساڵی 1992 ئەمان کردیان. طبعا بە هاوکاری کێشیان لەگەڵا بوو جەماعەتی حزب اللهش کە مەشقیانەدا پێیان فێر ببن ئێمە چیەکەین بۆی حزب اللهش فێری ئەوە بێتن. ساڵی 1992 ئەوە بۆ هۆی کوشتنی 29 کەس لە سەفارەی ئیسرائیلی و برینداربوونی 200 کەس. و دوای 2 ساڵ عملیەتیەتریان کرد کە بڵین بنکەیەکی ئاینی جووەکانیان تەقاندەوە، هەر لە بۆینس ئایرسیش لە ئەرجەنتین. شوێنێکی دینی بوو تەقاندیانەوە، ئەوە زۆری کوشت، نێزیکەی 80 کەسی کوشت لەوێنانە و عملیاتی تریشانەیە ئەختیالات دابەش بووە لە وڵاتانی ترە. ئەمە ئیشی ڕەضوانیان بوو، بەڵام ئێستا ڕەضوانیان بەشێکە لە فەیلقی قودس، داخلی فەیلقی قودسە. بەڵێ حەمزە، هێزی حەمزە هێزێکی ناوخۆی ئێرانە. هێزی حەمزە ئیشی چییە؟ هێزی حەمزە ئیشی ئەوەیە کە تۆ بڵین دژی ئینفسالیەکان، ئەو کەسانی کە چەکدارن دژی حکومەتی ئێرانن، بە دەرەجەی ئەساس لە شیمالی ئێران، تایبەتی بڵین ناوچەی ئازاریەکان، نەوەک چەکداری پێیا بێ لێنانە دژی ئێران، دژی بڵین حکومەتی ئێران ئیسلامیەکانە، و لە هەمان کاتە دژی کوردی ڕۆژهەڵات
کە چەکدارانی کوردی لێبوو لێوێنانە وها ئاینی ڕۆژ ببوورە ڕۆژ ئاوای ئێران ینی بڵێن ڕۆژهەڵاتی ئێمە ینی کوردی ئێران ڕۆژهەڵاتی ئێرانیش بڵین بلوشەکان بێتن بۆ کێشانەی پاکستان و ئەفغانستان ئەمانە وەکو فەیلە قودس و ڕەضوانین نین ئەمانە چەکی قورسیان پێەیە ئەمانە سنوور پارێزەرن یعنی سنوورەکان دەپارێزن سنووری ئێرانە پارێزن دائیمەن تۆ چەکداران ئەگەر پەیدا بێ لە وڵاتی معارەزە پەیدا بێ لە سنوورە بێ خۆ لە ناو جەرگەی وڵات نابێتن چونکە تۆ شوێنە شاخاوی تەوێتن و وڵاتێک دەوێت هاوکاریت بکات جاشت نیە ئەمانە خۆیان ڕاستە خۆ هێرشەکەش بکەن هەندێجار لە ڕووی زانیاری هەواڵگریەوە ئەیکەن بەڵێ زانیاریان دەست دەکەوێ و بەڵێ شێوازێکی تر ڕوبەڕوە بنەوە تۆپیان پێ تۆپخانەیان پێ مسەیەراتیان پێ چەکی قورسیان پێە هەتاکو ستینگەریان پێە ئیش و کاریان ئەمانەیە پارێزنی سنووری ئێران نەبی ئەکرەمیشیان هەیە نەبی ئەکرەم خۆی نەبی ئەکرەم بە هەر ئەگەڕێتەوە سەر خاتەمە لەنبیا ینی لە بن دەسەڵاتی ئەوەیە هەوەش هەواڵگری و وەکو باسیمان کردووە پارە ئەوانەیە نەبی ئەکرەمەوە خاتەمە لەنبیا عاید بەوە وەکو ئەمانە نییە جهتێکی سەر بەخۆ بێتن بڵێ زۆر باشە ئەکێکی تر لەو ڕووداوانەی کە تا ڕادەیەک سیر بوو بەلایەن خەڵکەوە ئەو دەستگیرکردنی ژنێک بوو لەم دووسێ ڕۆژەیە لە فڕۆکخانەی لۆس ئەنجەلوسی ئەمریکا کە ژنەکە ئێرانیە و گویا بە تۆمەتی قاچاقچێتی چەک ئەم ژنە دەستگیر کراوە حەزەکەمەوەم بۆ باسکە یعنی ئەم ژنە چۆن گەیشتووە بەوە چۆن قاچاقچێتی بە چەک و درۆن و ئەوانەوە کردووە تۆ هەر وڵاتێ سیخوڕی زۆرە و بازاری چەکی هەیە جگە لەوە بازاری چەکە ئیتۆی بە وڵاتێتر جگە لەوە تۆ بازاری ڕەشی شتە یعنی ئەتوانی چەک بکڕی لە بازاری ڕەشەوە کە قەدەغە بێتن لە جیانە ئەم ئافرەتە بە دەرەجەیەک ئەو مسەیەرات و تەمام بە مەلیۆنەها فیشەک ئەمە گەیاندوێتی بە سوپای سوودان بورهان مسەیەرات ئەگەر سەیری شەڕی سوودان بکەین شەڕی سوودان پێکهاتووە لە سوپای سوودان لە بەندەسەڵاتی بورهان لەگەڵ حمیدتی کە پێی وترێت دەعمە سەریع محەممەد حەمدان حمیدتی ئەم دوانە ئەم زەلامە دەعمی پارە و سوتەمەنی و مسەیەرات و فیشەکی تەقەمەنی هەمووی لە ئیماراتەوەیە سوودانیش لێرە با هاوکاری تەمان وڵاتانی تر هەموو دامی لە ئێرانەوەیە بەڵام تۆ وەسیتێکتەوێتن شخصێکتەوێت کە بتوانێم ئەمەلیەتانە بکاتن کەشتی بکرێ بگرێتن ئەمانە نەقل بک بە عملیەی تەموی هەمووی ئەمە ئافرەتە بوو کە ئی کرد ڕاستیەکەی زۆری دا بە جێشی سوودانی ئەگەر سەری شەڕی جێشی سوودانی بکەی لەگەڵ دەعمە سەریعە ئەمە لە ناکاوە هێڕشێکە گرێت شارێکی زەبەلح گەورە ئەگرێتن و کۆنتترۆلێکا لە ماوەی چەند سعاتێکە دوای ئەوە سوودان دێتەوە کۆنتترۆلێکاتەوە ئەمە پەیوەندی بۆ چەکانی کە وەریەگریتن بۆ مسەیەراتەوە و تکنۆلۆژانەی کە ئەم وڵاتانە هاوکاری یەکتریەکە ینی ئەمەش جۆرێکە بۆ ئێران جوڵەیەک بوو دژی ئیمارات دژی ئیمارات چونکە تۆی ئیمارات بڵێن هات تاکو وەختی خۆی من وتم ئیمارات و سعودیە لێکەدەن بەڵام دایرەکت خۆیان لێک نادەن لە مەلیشیەکانی یەکتری هەدەن هەلێوێنانە ئەمەش ینی بڵێن لە مەجلیسی ئینتیقالیاندا لە یەمەن لە حەدڕەمەوت ئەمە شەرعینی بەزما عینی شتێکە کە هەموو وڵاتی هەیەتی ئەم جۆرە زۆر باشە تا ئەو کاتێک وەلو داوای لێبوردنت لەکەم ئەگەر بینەرانی ئەوانی تەمەنیان هەبێتن بە بیریان بێ سەدام حوسێن ڕۆژێ لە تەلڤیزیۆن دەرچوو کە حیسار کرا بۆ خسەری ئەیوت چەکم نادێنێ بەڵام ساعقێکی دەرکرد ڕەش بەدەستیەوە وتی منەوەم دەستکەوتووە تۆ ئەوت لە چۆ دەستکەوتووە هی موشک تەقینەوە تۆ لە بازاری ڕەشەوە هێناوتە لە چۆی هێنێ لەو کەسانەی ئەمسالی ئەمانن عامیلیان هەیە عامیلیان هەیە تایبەتی لە هەموو جیانە تاجرێکی ڕووسی هەبوو ناوین لە بیر چوو لە ئەمریکا کە دەستگیر کرا بوو پۆتین داوای کردووە دەری بکاتن ئەو چەکی بە هەموو جیهانە فرۆشت وەکوەمە ئافرەتە دوو تاجرێکی لوبنانی ئەتویست چەک بکڕی بڕۆ لەمانە بیکڕە ئەمەش هەر ئاوهایە عینیشتە ویستمەوە بڵێم لە سەرەتای شەڕەکەەوە زۆر باسی کەشتی جیرالفۆردمان کرد کەشتی زەبەلاحی جیرالفۆرد تا ئەو کاتێک کە ئیتر نێردرایەوە بۆ سیانەکردن سەیرەکە لەوەیە ئێستا دووبارە دوای ماوەیەکی کورد لە سیانەکردن هاتوتەوە مەیدان هاتوتەوە دەریای سوور باشە ئەمە ئەو کاتە باسمان کرد کە پێویستی بە 14 مانگە ساڵ زیاترەیە بۆ بەڵێ ئێستا خێرە هاتوتەوە مەیدان و ئەمە چی بەدەستەوەیە سیانە کرا هەر بەجددی ئەمە
دەڵان جێرال فۆرد کەشتی تۆ بڵێ ئەگەر سیانەی بکەی 6 مانگ دەوێتن بەڵام جێرال فۆرد زیادمان بۆی دانا چونکە سوتا بڵین لە ژووری غەسالە و ئەوانە سوتا بۆ ژووری نووسنی سەربازەکان و ئەوانە نزیکەی 400 سەرباز زیاتر بێ جێگامانەوە لە ناو جێرال فۆردە کە شوێنی خەوتنیان هەمووی سوتا ئێستا کە جێرال فۆرد بڵێ کە هێنایەوە پێویستی پێەتی ئەو سیانەی کە کردوێتی سیانەیەکی هاکەزاییە تەنها بتوانێت موشک تێبگرێ و فڕەکە لە بانی بنشێتەوە یعنی بڵین لە کابڵەکانی و لە بەکرە و ئەوانەی کە کردویەتی لە هەنێ بەشی تکنۆلۆژیای بەڵام نەگەیشتۆتە ئەو ڕادەی کە سیانە بکرێت چونکە پێویستی بە 6 مانگە بێتن ئەوە هەر کەشتێکی فڕۆکە هەڵگری ئەمریکا بخێنیتەوە کە ئەوەسێت چەند مانگێوێتن هەرە کەمەکەی ینی بڵین جێرال فۆرد زەبەلەحە لە هەمووی گەورەترە ئەوانەی کە سێ مانگیانەوێ ئەمە بێچەنێکی بوێتن بەڵام لەم کاتەیە پێویستی بە هێزەکانە هەمووی ئامادە بێ لەم ناوچەیە ترامپ سەگەیشتوتە مەرحەلەیە من بە مەزانی خۆم عیلاقم بە کەسەوە نییە بە میدیا ئەوانەوە کە ئابە لی داوە نازانێت چی بکات سەر لەم کاتەیە هەموو هێزەکان بنێرە پێشەوە ڕازی نەبوون کۆتایی پێدێنم هەرەوە نەزانیەکێ لە ڕاوێشکارەکانی ترامپ قەنەعاتی پێناوەرە با ئۆتۆمی تەکتیکی بەکاربێنین ئەمیشە لە ناو بدەین و کۆتایی پێبێنین ڕنگ بێ ڕازی ببێتن ترامپ لەبەرەوە بە هەموو جۆرێکی پێشەوەی ئەم دوومانگە کۆتایی پێبێتن ئەبێت ترامپ شتێ بکاتن لەم کێشەیە دەربچێتن ینی کەوتوەتە قوڕاوە ئەویش بەڵێ زۆر باشە باسی ئەوە شەکەین بەڵام یەکشت کە من خۆم زۆر سەرنجم لە سەری بوو لە ڕاستیاوە متابعەشم کرد جوڵەی وڵاتانی ئەوروپایە لەم چەند ڕۆژەیە لوتکەیەک لە فەڕەنسا بەڕێوە چوو سەرکردەکانی وڵاتانی ئەوروپی تیادا بەشدار بوون کۆبوونەوە و حتا بە ڕووخۆشیش و قسەی ئەوەش کراکە ینی ئەمانە ئەم ئێستا ئەم تەبایە دروستەکەن جۆرێکە لە بەرامبەر ترامپیانەوە پەیامێکی پێبگەێنن ئەمە چۆن نەبینی ئێستا وڵاتانی ئەوروپا میەگرتوویە دایانەوە بەکوێ بگەن پێشەن مانگی باسی ئەومان کردو کە باسی هێزەکانی ئەوروپامان کرد تایبەتی ئەڵمانیا و فەڕەنسا و پۆڵۆنیا و ئینگلترا هەمووی بەنسبەتی ئەوروپاوە هەوێ لە بن چەتری ئەمریکا دەربچێتن ئەوە نەبێتن مەسەلەن ئەمریکا هەموو شتێ بە قسەی ئەو بێتن کە ئەمانیش لە ناتوان ئەمانەیانەوێ هێزێکی ئەوروپی دروست بکەن لە نێوان خۆیانە ئەو هێزە بتوانێت بەرگری لە ئەوروپا بکە بێتە یەک سوپای موحەدی ئەوروپا جا لێرە چێ سەرپەرشتیەکە تەبان تەکید فەڕەنسا سەرپەرشتیەکاتن چونکە فەڕەنسا لە هەمویان بەهێزترە و توانای زیاترە هەر لە هێزی ئاسمانی و لە تانک و لەوانەشە ڕاست پۆڵۆنیا شێزێکی بەقوەتی هەیە بەڵام فەڕەنسا نەخێر وڵاتێکی ئۆتۆمیە یعنی لە ئەوروپا ئەگەر سەیری بکەی بەریتانیای بالێ دەربکەین چونکە ئەو یەکهین نیە لەگەڵ ئەوروپایە لە یەشەتی ئەوروپا اتحادی ئەوروپی فەڕەنسا ینی ماکرۆن بە ئاشکرا بڕیاریدا ئەوروپا لە بن چەتری ئۆتۆمی فەڕەنسایە ئەگەر هات و ڕووس وڵاتێکی ئۆتۆمیە بەکاری بێنێ دژی هەر وڵاتێ لە ئەوروپا فەڕەنسا ئۆتۆمیەکانی ئامادەیە کە وڵام بداتەوە تێی بگرێ بەرەو ڕووس ئاگەر لە ئەڵمانیا بدرێت لە پۆڵۆنیا لە ڕۆمانیا لە دووەلی بەڵتیق سکەندەناوی هەر کامەی بێتن ئیتر لێرە ئەمە ئەیانوێ ئەمە بکەن و دەربچن لە بن دەسەڵاتی ئەمریکا چونکە چ فەرمانێکە بێ لە ئەوروپا ئەمریکا خۆی بڕیارێدا و لەم کۆتاییە دیار بوو ینی کە ترامپ چی بە ئەوروپا کرد قسەی بە هەموو سەرۆکەکان وت و هەتا قسەی بە ماکرۆن وت و دیژنەکەی لێداتراوەسە تۆ لە حاڵاتێکی شەڕ یان قسانە پێویست ناکا کە تۆ بیکەیتن ینی داوای هاوپەیمانی بکەی کە هاوکاریت بکاتن ئەمەیە ئەوروپا ئەم کۆبنەوەی کردو ئەم سوپایە تەشکیل بکاتن و هێزێکی تایبەتی خۆی وەڵام من حەزەکەم لە سەری بوەستم بە تایبەت لە ڕووی ئەندێ مقارنەوە کە ئێستا جەناب تەڵێی ئەمانی شایانەوەی یەکگرتوویە پیشاندن و لەژێر چەتری ئەمریکا دەرچن لە ڕووی چەک و چۆڵەوە بە تایبەت ئەم وڵاتانە ینی پێم بڵێ کە ئاستیان چۆنە لە ڕووی چەکەوە و چیان هەیە ئیتالیا فەڕەنسا ئەڵمانیا بەریتانیا مەسەلەن ئەگەر ئەم وڵاتانە بەیەکەوە چیان هەیە جارێ بڵێن فەڕەنسا هیچ جۆرە فڕۆکەیەکی ئەمریکی بەکار نەهێنێ هیچ جەنگی هەمووی خۆیەتی ینی فڕۆکەی میراج ڕافال طبعا میراج مۆدێلاتی زۆرە میراج 2000 هەیە پێشوو میراج ئەفۆنی هەیە نسخەی هەیە جۆر نسخەی زۆر زۆرە ئەو فڕۆکە تەنها فڕۆکەی باڵ هەڵگر
بەڵێ فڕۆکەی ئەمریکی بەکاردێنێ لە جۆری 330 هەرکلیس فرەنسا هەیەی مەسەڵەن لە ئەمریکا کڕیوێتی بەڵام وەکو فڕۆکەی جەنگی هەمووی خۆیەتی بەڵام ئەگەر بینە سەر ئەوروپا بینە سەر وڵاتی وەکو ئەڵمانیا بەشدارە لە دروستکردنی فڕۆکە لەگەڵ ئیتالیا و فەڕەنسا و بەریتانیا کە فڕۆکەیە دروست دەکەن تایفۆن ئیرۆفایتەر تایفۆن فڕۆکەیەکی زۆر پێشکەوتووە بۆ ئاگاداریت هەتاکو بڵی پێشکەوتووە ئەوە نییە فڕۆکەیەکی ئاها ئاسان بێتن ینی نەترسێنێتن بەڵام هی هەر چوار وڵاتە ئەم فڕۆکەیە دەیتە سەر بەریتانیا فڕۆکەی ئەمریکی کڕیوە جگەلەوەی کە خۆیان فڕۆکە مەسەڵەن دروست دەکەن بەس بەتەنیان نا چونکە بەریتانیا کە فڕۆکە دروستی کردووە هارێری هەیە 30 هارێری هەیە ئەوەی کە بەکاری دێنێتن بەڵام هەر بەشدارە لە تایفۆن وەکو ئەڵمانیا و فەرەنسا و ئیتالیا بەشدارن لە فڕۆکەی تۆرنادۆ کە ئەم وڵاتانە دروستیانەکەن هەرچەندە تۆرنادۆ ئێستا تەمەنی ڕۆی بەڵام سعودیە سەر بەکاری دێنێ سەڵتانی عومان بەکاری دێنێ تۆرنادۆ لە زۆر وڵاتیش بەکاردێتن تاکو ئەم ڕۆژەیە بەڵام ئەگەر سەیری هێزی ئاسمانییان بکەیت ئەڵمانیا فڕۆکەی مێک-بیستونەی ڕووسی هەیە وەختی خۆی وەریگرتووە دیتە سەر پۆلۆنیا ڕۆمانیا ئەم هۆڵەندا هەمویان F-16 ئەمریکی بەکاردێنن و هەمووشیان F-35یان کڕیوە و ئەوانەی وەریشیان نەگرتووە چاوەڕوانن وەری بگرن هەموو ئەوانەش لەژێر کۆنتڕۆڵی ئەمریکا ئەوانەش لەژێر کۆنتڕۆڵی ئەمریکایە تۆ من پارچەت لێرا بگرم یەدەکت لێرا بگرم کۆدەکانی قفڵ بکەم تۆ چیت پێ ئەکرێتن هیچت پێ ناکرێتن واتە تۆ سربەخۆ نی من وەختی خۆم وتومە ینی ئەوروپا وڵاتانی تایە کاکە سربەخۆ نییە لە بن دەسەڵاتی ئەمریکایە ئەمریکایی باتە ڕێوە واتە تۆ چیەکەیت ینی بڵێ بەرامبەر بە ئەمریکا وەڵام ئەو مقارنەمەوێت ئێستا بە نمونە ئەو چوار وڵاتی کە ناوم هێنان ئیتالیا و ئەڵمانیا فەڕەنسا و بەریتانیا هەموو چەکیان کۆکەیتەوە و هەمووی تێکەڵ بکەیت مقارنەم بۆ بکە لە نێوان ئەو چوار وڵاتە چەکەکانیان لەگەڵ ئەمریکا چارەکرێت مقارنە ینی بە هەمویانەوە قەناعەت بکە 150 ڕەت نادەن لە هێزی ئەمریکا هەم لە ئاسمان ئەم لە ئاسمان لە زەوی لە دەریا لە گەشتی لە ئۆتۆمی لە هەموویە ینی تۆ ئەگەر باز بکەین ئێستاکە ڕاست ئەمانە تانکی ئەوروپا دایمەن ئەتیما دەکاتە سەر تانکی دەرەجەیەک بڵین ئەڵمانی ئەنجا ئەمریکی ئیبرامس M1 ئەیوەنیان هەیە و تانکی لیوباردی ئەڵمانی تاکو A5 و حوتیشی هەیە بەڵام A5 کە نسخانە دراوە بە پۆلۆنیا وڵاتانی تر و هۆڵەندا بە نسبەتی بەریتانیا تانکی چاڵنجەر و ئەوانەی هەیە بەکاری دێنێ فەڕەنسا تانکی خۆی هەیە بەڵام بە هەمووی کۆی تانکەکانەوە کۆ بکەیتەوە ناگاتە ژمارەی تانکی ئەمریکا بە هەموویانەوە بە ئەو چوار وڵاتەوە کۆی کەیتەوە ناگاتن ئەمە باسی پۆلۆنیاوانت بۆ ناکەم دەریکەلی چونکە ئەوانی یەکێتی سۆڤێتی کۆنیان زۆر ماواکە ئیدەن بە ئوکرانیا بەردەوام بە هەموویەوە ناگاتن بە هێزی ئاسمانیەوە بە هەموو ئەم چوار وڵاتە ناگاتە هێزی ئاسمانی ئەمریکا دیتە دەریا بە هەمویانەوە ناگەنە ئەمریکا بە ژێر دەریاییەوە بە هەمویانەوە ناگەنە ئەمریکا زانیت بۆ ئۆتۆمیەوە بە هەمویانەوە بەریتانیا فەڕەنسا ئۆتۆمیان هەیە لە ئەوروپا کەسی کە نیەتی بە هەردووکیانەوە 500 بۆمبیان نییە ئەمریکا زیاتر لە 3500 بۆمبی هەیە مقارنە ناکریانی ئەی ئەگەر هەر ئەو چوار وڵاتە مقارنەکەین لەگەڵ رووسیا و چین بەرامبەریانە وەستنەوە لەگەڵ رووسیاش مقارانەی نەکەی ئەمریکای لێ دەربکە هەر ناتوانن بەڕۆڕی بنەوە قەنەعات بکە یان ئێمە هەمووی خوبەرای عەسکەری ئەمریکی و ئەوانە ئەزانن ئەگەر ئەمریکا نەبێ لە ئەوروپا لە فرانکفۆرت و لە ڕۆمانیا و لە پۆلۆنیا و لە وڵاتانی تر قاعیدەکانی و ئەو هەموو ئۆتۆمیە ناوەندیانەی نەبێ لە ئەوروپا ئەگەر بەجێ هێڵن ئەوروپا بە تەنیا پێت ناڵێن فەڕەنسا بگیرێ بە ئاسانی بەڵام سوپای رووسیا بە 6 سەعات لە کۆرسکەوە لە سنوورەوە ئەگاتە بەرلین ئەیگرێت چونکە بە هەموو ئەوروپا کۆکەیتەوە حتا نەوەک بە هەموو ئەوروپا بە ناتۆش کۆی بکەیتەوە بە ئەمریکاش کۆی بکەیتەوە بەقەد رووسیا تانکیان نییە 13000 تانکی هەیە رووسیا بە کۆنەکانیەوە ناڵم هەمووشی تازە ئەوەنێ هەیە بە هەموو ئەوروپا ئەو ژمارەیان نییە بە ئەمریکاشەوە ئەو ژمارەیان نییە نانەخێر ئەی بەرامبەر بە چین بەرامبەر بە چین ئاینی لە دەریا چین زۆر پێشکەوتوترە بەڵام ئێستا چەکەکانی چین ئەزانی چۆنە
بڵێن GC5 GC6 فڕۆکەکانی کە هەیەی یان ئەم کەشتەی فڕۆکە هەڵگر ڤۆجیان کە دروستی کرد هاتە مەیدانەوە دوو دانەی تر هاتووە تاکۆ ئێستا شەڕێکی تەواوی نەکردووە تەنها لە فڕۆکەی جیدا سیەکەی نەبێتن لە بین نێوان پاکستان و هندستان کە فڕۆکە ڕافاڵەکانی خستە خوارەوە لەگەڵ 129 کوسی خۆی سیەکە موشکی PL-15 بەکارهێنا بە دووری 200 کیلۆمەتر زیاتر بەڵام هەڵخەڵەتانێکی جوانی کرد ینی ڕاداریان کوژاندوو بووە جەنگەکان لەسەر ڕاداری ئینزارم و بەکرەکە ڕۆیشتن تەنها ئەوە تاقی کراوەتەوە بەڵام چەکەکانی تر لە ئاسمان تاقی نەکراوەتەوە هەتاکو بتوانی تەقیمیکەی بەڵام چەکی ئۆروپی تاقی کراوەتەوە ئەگەر باسی تۆرنادۆ بکەی لە جەنگی عێراق ئەمریکا لە وەتویەک 2023 بەکار هاتووە باسی هارێر سی هارێر بکەی فڕۆکە کۆنەکانی ئەمریکاش هەتا کۆگەر میراجیش بێتن یان سکای هۆک بێتن لە شەڕی فۆکلان 1982 تاقی کراوەتەوە دەستکاری کراوە تەکنۆلۆژیاکانی لەبەرەوە ناتوانم پێت بڵێم مقارانەی هێزی ئاسمانی تەواو چین بەڵام لەو قەناعەتەم بکە بەقووەتن زۆر هەر لە ئەوروپا بەقووەتر لە ئاسمانەوە لە تانکەوە بەڵێ تانکەکانی هەمووی تایپی ڕووسی ئەستن سەخت کراوەتن بەڵێ تانکی زۆرە و لە دەریایە پێش ئەوانە لە ژێر دەریایی و لە کەشتی لە مودەمیرات و فرقاطات و باریجات و ئەوانە نانەخێر چین پێش ئەوروپایە دەرەقەتی چین نایەن بەهار چواریانەوە ئەگەر ئاوها بێتن لە دەریا من سوپاست دەکەم ئەمە بەشی یەکەمی ئەم پرۆگرامە بوو هێشتا زانیاری زۆر ورتر ماوە لە بەشی دۆمی پرۆگرامەکە هەوڵ دەدەم بۆ ئێوەی بخەینە ڕوو تا بەشی دووەمی پرۆگرامەکە بەخواتان ڕست